قالوا اف بشهاتن هون دراپورتان دا دبیسن و دبینن چواتا هست چما پرسا دمزراندنا دولتا کردی نکاتی نف اجندا سیاسیا کردان دا اوا لگورا باوریا دکتر کرمانج گندی پروفسور ل زانکویا تنسی ستیت كوبري چند روجان ليرا لواشنطن بو امن هاجي دكتور كرماش ميفاني برنامجكن جبور كوش مره بيجه چما بري وينا دكتور ما چند رابور ديتن او جي لسر روشا هريمي بتاعي بدجي مثلا كو وزاره الدرفه امريكي وزير الدرفه رادگهين كو كارين داعش دجي كيمانيان جنوسايد برينجي جي كونغرس جي اف گوتبو اف چواتا دا اف چواتا گهشتناتا چي بو بينا گوتنا كيري لسر سوق سياسي سنگينيا سياسي مودایەکی بەرزتر دەگریتە خۆ کە ئەمریکا لە سەراستی وەزارەتی خارجی بێتن بێژیتن و ئەوەی داعش کردە جینۆسایدا هەلبەتە ئەو شتە نوێ نییە چونکە بەری هەنگینێ خەڵک لە ناوچە لە منتیقا و ئەوانەی لە نێزیک شاهیدی زوڵم و خوێنڕێژی وەحشیگەری داعش بوون ئەو کارەیەوان کردیان بە تەواوی ئەو مانا و تەفسیرانە ئێستا جیهانی ونەتەوە یەکگرتوەکان ببوورە جینۆساید بوو بەڵام خودی ئەوەی کە ئێستا کە ئەمریکا لەسەر ئاستی وەزیری خارجی بێتە دەرێ بڵێتن ئەوەی داعش دەکاتن کردیتی جینۆسایدا ئەو مانایە دەگەینیتن ئێستا کە ئەمریکا لە مەرامبەر داعش جددیتر بیتن لەوەی کە حتا ئێستا کە گلەیی هەمیشە لە ئەمریکایە کرایە وەکو پێویستەوە ڕوبەڕووی داعش نەبوویتەوە ڕاستە کوردستانی پاراستیە لە دەستی داعش بەڵام لە دەرەوەی سنووری کوردستانی داعش وەکو دەستێکی ئازاتری هەبووە ئەی خەڵکە قوربانیەکانی داعش خەڵکە قوربانیەکانی داعش ئەوە تا بە هەزارانیان کە بە سەدان هەزارانیان لێ کوژرایە بە سەدان هەزارانی دیکە ئەوە تا ئاوارەی جیهانێ بووینە ئەو شتانە هیچ مانایەکی نەبوو لەسەر ئاستی سیاسی لە ئەوروپا و لە ئەمریکایە تەنیا ئەوە بوو لایەنی مرۆیینی لە نەزەر دەگیرا کە پەنایان پێ بدەن و بیان حەوێنەوە بەڵام ئێستا کە دێتە دەرێ ئەو قسەیە دەکاتن و دوایی خۆکشانەوەی رووسیاش لە سووریا ئەوەش بۆ خۆی مانایەک دەگەینیتن کە ئەوانە ئەو پلانەی پێویست بووە لەبارەی سووریا و ڕۆژهەڵات بەگشتی دابنرێتن گەیشتونەتە ئەو قەناعەتە دوای ڕاگەیاندنی دەوڵەتی فێدرالی کوردی لە باکووری سووریایە ئەوانە هەمووی بەیەکەوە بەستراونە شتایەکە نییە هەریەکە لەلایەکەوە شتەکە کرابیتن بەبێ ئاگاداری ئەم پێم وایە تەواوی ئەوەی کێشانەوەی رووسیایی ڕاگەیاندنی حکوومەتی فێدرالی هاتنی کێری بەو قسەی لە بەرامبەر داعش دەکاتن هەمووی لە بەرنامەی ئەو بەرنامەیە ئەمریکا ئەوروپا رووسیا هەیەە لە بۆ ئایندەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دکتۆر تو باسی ئەوەی سیستەمی فدرالیت کرد لە هەرێمەکانی کوردی لە ڕۆژئاوا لە سووریا ئەمە سووروەرگرتن لە نمونەی هەرێمی کوردستانی عێراق و ئایا ئەتوانێت لە سووریا ئەم نمونەیە بەردەوامی پێ بدرێ بۆ خۆی هەتا ئێستا گەرێت و تەماشا بکەی ئەوەی لە باشوور هەیە وەکو لەسکە لە ساڵی 2023 زیاتر مەودای وەرگرت و بووە واقعاکی سەر ئەرز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو هەڵسەنگێنی لەگەڵ کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستانێ و بەو پێکاتە دیمۆگرافیەی هەردوو بەش هەیەە لەوەی کە کورد تەنیا پێکهاتنیە لەو ناوچانە دەژیت دکتۆر ئێمە وێنەکانی جناب دەبین لە ئینستیتوی وۆرد پۆلیتیکس لێرە لە واشتن پێش چەند ڕۆژێک لەوێ سیمینارێکت هەبوو ئەوە برادران نیشانیاندا لەوێ باسی ئەوەت کرد کە هێشتا بابەتی دامەزراندنی دەوڵەتی کوردی نەکەوتوتە ناو ئەجندای سیاسی کورددا بۆ وەختێک دەڵێن ئەجەندا یعنی بەرنامە یعنی استراتیژ ڕاستە لەسا بە جۆری شەفاهی دێن قسەی لەسەر دەکەن و هەتا ئێستا کە چەند جارێک سەرۆکی پارتی کاک مەسعود ڕێزدار کاک مەسعود بارزانی هاتیتە دەرێ گوتوویەتی سربەخۆی کوردستانی ڕادەگەێنم بەڵام ئەوە کاری یەک کەس و یەک حیزب نییە ئەوە
بەرنامەکی استراتیژی نیشتیمانی نەتەوایەتی دەوێتن. خودی هەرێم بەشی باشووری کوردستان هەتا ئێستاکە وەکو یەک بیر ناکاتەوە لەبارەی ڕاگەیاندنی سربەخۆیی کوردستانێ. چونکە لە وەختێک سەرۆکی پارتی گوتوویەتی سربەخۆیی کوردستانی ڕادەگەێنم حزب گەلێکی دیکە هاتوونە دەرێ گوتیانە ئێمە ئامادەیمان نییە و ئەگەرەوە بێ ئێمە لەگە عێراق دەمێنین. باشە بۆ ئەم بابەتە نەتەوەییە گرنگە بکری بە بابەتێکی کەسایەتی و حزبی. خۆی غەڵەتەکە لێرەیە، خەتایەکە لێرەیە کە حزبێک یا سەرۆکی حزبێک دێتە دەرێ و ئەو بەناوی بەو دروشمە قسە دەکاتن بەبێ ئەوەی لەگەڵ لایەنەکانی دیکەی کوردستانی دانیشتبیتن لەو بەشەی کوردستانی بە تایبەتی و لەسەر ئاستی کوردستانە مەزن. چونکە ئەوە مەرامنامەکی نەتەوایەتیە ناکرێتن یەک حزب و یەک کەس بێتە دەرێ بەناوی ئەوەی بڵێتن ئەمن سربەخۆیی کوردستانی ڕادەگەێنم. سربەخۆیی کوردستانی پاشان کۆمەڵێک مەرج هەیە، تۆ دەبێ پێشتری ئەو مەرجانە ئەدا بکەی دوایی بێ قسە لە سربەخۆیی کوردستانی بکەیت. یەک لەوانە ئەتۆ ژێرخانی ئابوورید نییە. کوردستان کە سربەخۆیی کوردستانی ڕادەگەێنی چۆن دەتوانی ئەو وڵاتە لەسەر پێی ڕابوەستیتن لە بواری یەکێتی نەتەوایەتی وەکو سایکۆلۆژی نەتەوایەتی نیشتیمانی دابەشە لە خەتی حیزبەکان لەو بەشەی کوردستانی. لەلایەکی دیکە ئەو بەشەی پارتی حکمی لێ دەکاتن بە جۆرێکی وا تەسلیمی تورکیایە کرایە کە تورکیا ئێستا کۆنتترۆلی تەواوی جومگەکانی بەشی باشووری کردیە و تورکیا لەو چەساندنەوە زوڵمەی لە خەڵکی کوردستانی دەکاتن لە باکوور و ئەو دژایەتیەی لەگەڵ ڕۆژئاوا دەکاتن دژایەتیەکە شەڕێکە لە دژی باشوور دەیکاتن. ئەوانە دەبێ ئەو مەرجانە بەجی بێنن بە تایبەتیش لە هەمووی گرنگتر سەرۆکی پارتی لە سەروی هەمویان چونکە ئەو زیاتر قسە لە سربەخۆیی کوردستانی دەکاتن دەبی وەبیری بێنرێتەوە کە ئەتۆ لە پلەی یەکەم دەبێ سیاسەتەکەت هەبێتن ساسەتێکی سربەخۆیی بە تایبەتی لە بەرامبەر وڵاتانی دەوروبەر و بتوانی لە بەرامبەر تورکیایە بە تایبەتی ڕابوەستی کە ئەگەر سبحینێ تورکیا یا ئێران یا وڵاتێکی دیکە دژایەتی مەرامنامەی ڕاگەیاندنی سربەخۆیی کوردستانێشی کرد ئەتوو بتوانانی لەسەر ڕابوەست. دکتۆر بە کورتی ئەگەر ئەم دەوڵەتە بوو بە ئەمری واقع بەهۆی شەڕی داعش و بەهۆی وڵاتی دوو وڵاتی وەکو بڵێ ڕووخا وەکو عێراق و سووریا چ دەبێت؟ بەخۆی ئێستا کە ئەمری واقعە ئەو دیفاکتۆی کوردستانی لە هەردوو بەشی بندستی سووریا و بندستی عێراقی بۆتە ئەمری واقع. بەڵام ئەوە لەسەر ئاستی جیهانی و ڕووداوەکانی ناوچە شتیان کردیتە ئەمری واقع. بەڵام حتا ئێستا وەکو دیار وەکو دەردەکەویتن لە سیاسەتی لە ناوڕەهەند و چوارچێوەی سیاسەتی نیشتیمانی کورد ئەو ئامادەیەی نییە سوود لەو ڕووداوانە وەربگریتن. ئاماژەت بەوە کرد ئەو بەشەی وەختمان نەما داوای بودنەکەم ئەوە برادران دەڵانەدانەوێ وتیێژەکەمان کۆتایی بین چکە وەختەکەمان نەما بە ڕاپۆرتی ترمان هەیە زۆرم پێخۆش بوو میوانی دەگی ئەمریکای و زیاتر قسە دەکەین بە تایبەت لە بەرنامەکانی رادیۆدا هەردوای ئەم بەرنامەیە جەناب دەسرم بابەتە نەقسانە دەکەین و لە داهاتوودا شەر قسە دەکەین. دکتۆر کەمال گوندی مامۆستا لە زانکۆی هاتنسی ستیت میوانی کورد کۆنەکشن بوو.